سەرم بابەتانە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز موسە ئامین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵمە بێت کە لە سلێمانیەوەیە. کاک موسە کاتتان باش. دوێنێ هادی عامری سەردانی حیزب لایەنە سیاسیەکانی کرد. زۆر سپاس. سەردانی حیزب لایەنە سیاسیەکانی کرد لەگەڵ کەسی یەکەمی حیزب لایەنە سیاسیەکان کۆبوونەوەی ئەنجامدا. داوای کردووە کە حیزب لایەنە سیاسیەکان لە سەرکردەکانیان کۆ ببنەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی ئێستا لە عێراق هەن. باشە هەر بە دیاریکراوی ئەمە بزانم کە هادی عامری داوای چی کردووە. سڵاو ڕێز بۆ بەڕێز و بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا هادی عامری تەنها داوایەوە کە بیرۆکەیەک هەیە بۆ گفتوگۆیەکی نیشتیمانی بۆ دیالۆگێکی نیشتیمانی بۆ ئەوەی کە هەموو عێراقیەکان پێکەوە چارەنووسی عێراق بڕیار بدەن، چونکە ئەمە ئێستا گوزەرێ لە عێراق بەڕاستی بابەتێکی تایبەت نییە بە شیعەکان خۆیان بەتەنیا، چونکە ئەمە سراعێک بوو لەسەر سەرەتا لەسەر سەرۆکوەزیران کە سەرۆکوەزیران دیاریەکە، دواتر ئێستا بۆتە سەراع لەسەر خودی هەموو دامەزراوەکانی عێراق. ئێستا دەوڵەتی عێراق سڕ بووە، ئێستانە سەرۆکایەتی کۆمار کارایی پێویستی ماوە چکە کاربڕێکەرە نە سەرۆکایەتی وەزیران و نە پەرلەمانیش ئێستا لە کارە ماوە و ئێستا سڕ کراوە و بنکە و بارگای داگیر کراوە و ناتوانرێکە ئەوەی پێویستە تا ئەنجام بدرێ و کۆبوونەوەکان هەمووی هەڵپەسێراون. بۆیە ئەمە بابەتێکە وەختێک برادرانی سەدر باسی هەڵبژاردنەوەی پێشوەختەکەن تەنیا شیعە بۆ خۆی هەڵبژاردن ناکە، با ئەوانەگە لە ناوچەکانی خۆیان باسی هەڵبژاردنەکەنەوە یاعین تایبەتە بە خۆیان، بەس ئێمە باسی هەڵۆشانەوەی پەرلەمانێکەکەین کە کوردی تایە، سوننەی تایە، تورکمان و مەسیحی تایە، هەموو پێگاتەکانی عێراقی تایە. لەبەرەوە ئەمە بڕاستی بابەتێک نیە تایبەت بێکەوەی ئەوان دانیشن لە بینی خۆیانە بڕیار بدەن و هەرچیان بڕیاردا ئەمەش بڵێن بەڵێ بەسەر چاو. یانی لە ڕاستی ئەمە پێویستە کورد و سونە بە جواب بێن کە ئێمەش پێویستە بڕیارمان هەبێ لەسەر ئەم بابەتە، چون بابەتێکە تەنها وەکوتم بۆ برادرانی شیعەنیە بۆ هەموو عێراقا. ئێستاش کە نیشتیمان هەمووی سڕ بووە، دامەزراوەکان سڕ بوون، قانونی موازنە نییە، حکوومەت نییە، خەرج و داهات وەکو پێویست نییە، چاودێری لەسەر حکوومەت نییە. آخر دامەزراوەیەکی شەرعی کە مابوو بریتی بوو لە دامەزراوەی پەرلەمان ئەویش سڕ کرا. بۆیە ئەو منطقە ڕاستە کە ئێستا کە ئەوە ناتوان بۆ خۆیان ئەم بابەتە چارەسەرکەن، پێویستە هەموو پێگاتەکانی عێراق لەسەر مێزێکی گفتوگۆ کۆ ببنەوە بۆی کە بتوانن لەسەر چارەنووسی عێراق پێکەوە قسە بکەن و ئەو داخوازیانەیش کە برادرانی ڕەوتی سەدر هەیەە کە بێگومان بەشێکی گرنگ و پێگاتەیەکی بەڕێزن لە ناو عێراق، پێویستە داواکاریەکانیان لە دوو مەرجیتیا بێ. یەکەم دەستوری بن، یعنی لە چوارچێوەی دەستورە جیان ببێتەوە، دوو هەموو واقعی و ممکن بن. ئەو کاڵێ ئێستا لە کۆتایی ئەم هەفتەیە بێ پەرلەمان هەڵوەشێتەوە و ئەبێ پاڵبژاردننی پێشوەخت بکرێ بەبێ ئەوەی کە حکوومەتێکە بێ کە سەلاحێتی تەواویە بێ، کاربڕێکەر نەبێ، بەبێ ئەوەی بودجەیەک دیاری کرابێ بۆ انتخابات، بەبێ ئەوەی کە پرسی کۆمیسیۆن مناقەشەی لەسەر کرابێ، بەبێ ئەوەی یاساکە هەموار کرابێ، بەبێ ئەوەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن کرابێ کە من لە یەکێ لە ئەندامانی باڵای کۆمیسیۆن دوێنێ لێم پرسی کە ئەکرێ خۆپشان ئافۆن ئەکرێ پێشوەختە هەڵبژاردن بکرێتەوە، چەنە کاتیتان پێویستە ئێوە وەکو کۆمیسیۆن و لایەنێکی فەنی وتی بە ستانداردی نێودەوڵەتی لانیکەم معروفە کە 9 مانگی پێویستە ئامادەکاری بۆ هەڵبژاردنێکی وەکو وڵاتێکی وەکو عێراق. باشە ئێستا تۆ بڵێ هەفتەی داهاتوو یا کۆتایی ئەم هەفتەیە پەرلەمان هەڵوەشێتەوە ئەم داواکاریانە لە چوارچێوەی واقعیەتی سیاسیە ژیان نابێتەوە، لە چوارچێوەی دەستوریشە تۆ کەسێک ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە خۆی نەبێ، ئەبێ سەیەکی پەرلەمان خۆیان داوای هەڵۆشانەوە بکەن، دوای ئەوە 50 زایدێکی پەرلەمان دەنگی پێ بدەن. تۆ داواکەی بنمونە لە محکەمە کە پەرلەمان هەڵۆشێتەوە، سەرەتاییترین مەبدەئی دەستوری بریتێ لە فەسڵی سوڵەتات، محکەمەی ویلایەتێکی لەسەر پەرلەمان نییە، پەرلەمان موسسەیەکە شەرعیە و بە پیرۆزبایی و مۆر و ختم و ئیمزای پێش هەموو کە سەدرەکان شەرعی بووە کە 73 پەرلەمانتاریان هەبوو پیان وتویانە هەمیشە انتخاباتی عێراق عیار 24 بۆ هیچ جۆرە دەستێوەردانێک نەکراوە و لە باشترین انتخاباتەکانی عێراق بۆ ئەم پەرلەمانەش باشترین پەرلەمانی شەرعیە لەبەر خاترەوەی خۆیان 73 مەقاعدەیان بوو. ئێستا هەموو یاسایەکی عێراق پەرلەمانە بوو بەناشەرعی.
ینی دەستور پێشێل کراوە هیچی جێبەجێ ناکرێت ئەوەی کە تاوەکو ئێستا هاتووە هەمووی لە دەرەوەی یاساکانە لە دەرەوەی دەستورە ببوورە و کەی وایە یعنی ئێستا هەرچی لە تا ئێستا هاتووە لە عێراقا لەم انتخابات بە قانون کراوە پەرلەمان بە یاسای بە بڕیاری پەرلەمان خۆی هەڵوەشاوەتەوە من مەبەستم ئەوە نییە بۆ منە مەبەستم هەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە و تاوەکو ئێستا من نەک مەبەستم لە هەڵبژاردن نییە لە ئەنجامی هەڵبژاردن نییە هەم لە پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و تا ئێستا ئەوەی کە هاتووە ینی هەموو لە دەرەوەی دەستور بووە ناببوورە من قەناعەتم وانە هیچی لە دەرەوەی دەستور نەبووە هەمووی لە دەرەوەی محکمەی اتحادی ئەوە وەختێ محکمەی اتحادی ئەڵێ دروستە من ناتوانم بڵێم نادەستوریە چونکە محکمەی اتحادی جهتێکە بۆ یەکلاکردنەوەی ئەو بابەتانە دەستور ئەو دەسڵاتەی پێداوە کاتێک کە داوای فتوایەکی لێکرێ داوای حکمێکی لێکرێ کاتێک کە داوای بنمونە هەڵوێستی لێکرێ لەسەر مرشحێک تاعن نظر لە تاعن لە مرشحێک نظر لە تاعنی ئەندامەتی پەرلەمان مصادقە لەسەر پەرلەمان ئەم جۆرە خصوماتانە کە برێتە بەردەم محکمەی اتحادی و پرسیاری لێکرێ و جواب بداتەوە و ممارەسەی سەلاحەتێکی دەستوری خۆیەکە ڕەنگە ئەو قەرارەمان بەدڵ نەبێ ڕەنگە بڵێن فڵان قەرار نەیپێکاوە ئەمەیان مەسئلەیەکی ترە ئەکرێ قەزا غەڵەت بکە بەڵام ناکرێ بڵێ سەلاحەتی دەستوری نییە قسە لەسەر ئەو بابەتە بکە و ناکرێ ئەمە مقارنە بکرێ بەوەی کە تۆ ئێستا بتەوێت لە دەرەوەی دەستور بە فشاری سیاسی بە فشاری شەقام بە گێچەڵ و بە هەڵمەتبردن بۆ دامەزراوەکان و پەرلەمان و سەرکردنی حکوومەت و دەوڵەت بەمە بتێ ئیرادەی خۆت فەرز کرد لە دەرەوەی دەستور کاتێک کە ئیتاری تەنسیقی نایەوێت سەرۆک کۆمار هەڵبژێرێ بۆی سەدرەکان بمبورە نەتوانن سەرۆک وەزیرانی خۆیان دانێن باشە محکمەی اتحادی و توێتی دوو لەسەر سێی نیساب پێویستە ئەو نەچووە هێرش کاتە سەر پەرلەمان داخاو نێرە لەوە ڕەشە بکە لە پەرلەمانتاران نابێ بچن بۆ کۆبوونەوە وای نەکردووە هاتووە توێتی باشە قەناعەتی کردووە بە سەیەکی پەرلەمان کە نەچنە ژوورەوە دەرەنجام دوو لە سەر سێکە دروست نەبووە و ئەوە ڕێکارێکیشە محکەمە دایناوە هەڵەشی کردبێ ئیتاری تەنسیقی داینناوە ئەگەر هەر جۆرە ڕایەکیشی بوو بێ سەبارەت بۆ بابەتە قەستمەوەی ئەوەی ئیتاری تەنسیقی تا ئێستا کردوێتی خۆ بەدڵی ئێمە نییە هەمووی بەڵام دەرەنجام لە چوارچێوەی یاسا بەرکارەکان و ڕێکارە دەستوریەکانە هەبووە بە فەرزی ئیرادەی و شەقام نەبووە بنمونە ئیتاری تەنسیقی نەتیجەی هەڵبژاردنەکانی بەدڵ نەبوو و خۆپشاندانیشی کرد لە بەردەم خەزرا و هاوار و داد و بێدادی زۆری کرد و هەموو فشارەکانی خۆشی بەکارهێنا لە نەتیجە دەرەنجامەکانی انتخابات پەسەند کران و محکمەی اتحادی پەسەندی کرد لەگەڵەوەشا بەدڵی ئیتاری تەنسیقی نەبوو بەڵام ئیتاری تەنسیقی ڕێزی لە بڕیارەکەی محکەمە گرت و التیزامی پێوە کرد ئێستاش ئەوەی چاوەڕوانە کرێ لە برایانی ڕەوتی سەدر ئەوەیە کاتێک کە دەستور پەرلەمان بە شێوازێکی شەرعی محکەمەی اتحادی وەکو جهتێکی قەزایی بڕیارێکەدا سەبارەت بە بابەتێک هەموومانە بێ ڕێزی لێ بگرین بە دڵیشمان نەبێت چونکە معنایەک بۆ دەوڵەت و بۆ سەروەری یاسا نامێنێ و بۆ دامەزراوەکان نامێنێ گەر ئێمە ئەو بەدڵمانە بەگوێ بکەین ئەوانی تریشی دژایە دادگای فیدرالی کاریگەری سیاسی لەسەر نەبووە لەم ماوەیە دادگای فیدرالی کۆمەڵێ مرۆڤن تەوەجوهاتی سیاسی خۆیان قەناعاتی شەخصی خۆیان ڕەنگە فشار ڕەنگە هەر شتێک تەسیریان لێ بکە ئەمە ئێمە نەمان و تۆ مەلایکەن وە بڕیارەکانیان هەمووی عیار 24% ڕاستە بەڵام تانەدان لە نەزاهەتی محکەمە و قازیەکان جیاوازە لە ڕەتکردنەوەی ئەحکام بڕیارەکانیان لە ڕووی قانونیەوە ئەکرێت کە قازیەک یا محکەمەیەک بڕیارێکەدا من بڵێم ئەو بڕیارە هەڵەیە بە پێی فڵان مادەی قانونی فڵان دەستور تێگەشتنی تایبەتم هەبێ بۆ ئەو مۆزوعاوە بۆ جیاواز بم لە محکەمەی اتحادیش و لەسەر ئەو ئەساسەش ڕخنە لە قەرارەکەش بگرم بەڵام تانە نەدەم لە نەزاهەتی قازیەکان یا لە نەزاهەتی محکەمە یا لە دەسڵاتی محکەمە بۆ ئەم بابەتە چونکە ئەوە ئەچێتە خانەیەکی ترەوە بەڵام بێگومان خۆ محکەمەی اتحادی کەسی معسووم نین و هەر بڕیارێک دەن بڕیارەکان ڕەنگە ڕاست بێ ڕەنگە هەڵەش بێ و ئەکرێ لە ڕووی قانونیشەوە سەرنجمان هەبێ لەسەر بڕیارەکانیان و بەڵێ زۆر کێشەی گەورە هەیە لە عێراقا بەڕاستی پێت بڵێمێکی کشیان ئەمەیە محکەمەی اتحادی دروستی کرد بەڵام ئێستا دروستی نەکردووە لە سەردەمی ئەوەی کە عەلاوی زۆرینەی کورسیەکانی هێنا و دووسێ کورسی زیاتری لە مالیکی هێنا و نانێشت
حکوومەت پێک بێنێ و محکمەی اتحادی هاتە ناو ئەم بینەوە مالکی داوای لێکردن کە باسی ئەوەی زۆرینە کێیە زۆرینەی ناو پەرلەمانە یا زۆرینەی براوی هەڵبژاردنە لەو سەردەمەوە من پێم وایە ئەو بڕیاری محکمەی اتحادی انقلابی بوو کرا لە ناو وەزعی سیاسی عێراقا بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ئەبێ ڕێزی لێ بگری چونکە دەرەنجام محکمەیەکە بڕیارێکی داوە خۆی ئەتوانێت لە ساتە وەختێکی ترا مراجعەی ئەو بڕیارە بکە یا بە هەڵەبی ناسێنێ یا ڕاستی کاتەوە یا پەرلەمان قانونێ دەرکا بەعزێ بۆشایی پڕکاتەوە یا خۆی بەڕێکەوتنی سیاسی بچین بۆ دەستکاریکردنی بەندێک بە نمونە لە ناو دەستوورەکە و قەیرانی دروست کردەوە بە ئیجماعی هەموو لایەک بخرێتە دەنگدان و ئەو مادەیە تعدیل کرێ لە دەستور ئەکرێ بە هەر ڕێگایەکی دەستوری بە قانونی بە ڕێگای خۆی ئەم شتانە چارەسەر بکرێن بەڵام ناکرێت ئەگەر محکمە بڕیاری یا من بڵێم محکمە اعتراف پێ ناکەم زۆر باشە یا پەرلەمان بڕیارێک و هەڵوێستێکی وەرگرت مادەم لەگەڵ خواستی من ناگونجێ من ڕەدی کەمەوە باشە ئایا ئەگەر حزب و لایەنە سیاسیەکانیش کۆبوونەوە لەگەڵ یەکتریا سەرکردەکانیان کۆبوونەوە پێتان وایە بگەنە بە ئەنجامێک بۆ کۆتایی هێنان بەم قەیرانێکی ئێستا هەیە چونکە هەردوو لە دان بە کەسی ترا نانێت سازش ناکا بۆ ئەوی ترا بە تایبەت لایەنە شیعەکان ئەگەر سەرکردە سیاسیەکان بۆ چارەسەر بێن بۆ ئەو کۆبوونەوەیە بە سەقفێکی دیاریکرا و خەتی سوور و سەوز بۆ خۆیان دانەنێن کە سەقفەکان بەکراوەی بێڵنەوە ئیرادەیەکی حەقیقی لە ناوناخیانە هەبێ بۆ گواستنەوەی ئەم قۆناغە و تێپەڕاندنی و چارەسەرکردنی بابەتەکان وەکو قورئانە فەرمێ بۆ کێشەی بینی هاوسەرەکان فەرمێ و ئین یوریدا ئیصلاحا یوفق الله بینهما یعنی ئەگەر ئیرادەی ئیصلاحیان هەبێ خۆش بەرەکەتە خاتە ئیشەکەیانە و چاکیانەکە ئەگەر ئیرادەی ئیصلاح هەبێ بەڕاستی ئەگەر ئیرادەی ئیصلاح هەبێ ممکنە ئەم قەیرانەش تێپەڕێنین و بە شەرتێک یەکەم ئیرادەی ئیصلاح حەقیقی بێ لە ناو ناخە دووهەم دەستور فعلا ئیقرار و اعتراف بە مەرجعیەتی دەستور بکەین سێم داواکاریەکانمان لە حدودی منطق و معقول و توانای واقعی دەوڵەتی عێراقا بێ بە نمونە داواکردنی هەڵبژاردننی پێشوەختە منطقە بەشی خۆی منطق و تێگەشتنی یاسایی تایە بەڵام ئەبێ بیخەیتە ئیتارێکی ممکنەوە ئێستا ممکن نییە لەوانەیە بڵێم تا ساڵێکی تر ئەگەر قەیرانەکە بە ئەوە چارەسەر ببێ ممکنە با تەوافق بکەن لەو کۆبوونەوەیە لەسەر ئەوەی حکوومەتێ دروست کرێ بە نمونە بۆ ساڵ و نیوێک و چوارچێوەی حکوومەتەکەش حتا باڕێکەون لەسەری احتیادیە ڕێز لە داواکاری برایانی سەدر بگیرێ و کەسێ ئەوان ڤیتۆیان هەیە لەسەری با نەخرێتە ناو نەکرێتە سەرۆک وەزیران یا پۆستی گرنگی ئەو حکوومەتەی پێ نەدرێ ئەمە ممکنە بەڵام ئێستا ممکن نییە تۆ پەرلەمان هەڵوەرشێنیتەوە نەواقعیە نەدەستوریە نە منطقیە ئێستا ممکن نییە تۆ بڵێ بێ ئەوەی حکوومەتێک هەڵبژێرە انتخابات بکرێ ممکن نییە بەبێ ئەوەی کە هیچ نەبێ هەژنۆ مانگ بدەی بە کۆمیسیۆن داوای ئەوەی لێ بکەی کە کۆمیسیۆن هەڵبژاردنێکی تەندروستت بۆ بکە باشە ئێستا یەک موسسە هەیە لە عێراق تەنها موسسەیەکە لە ڕووی سیاسیەکان و موسسە سیاسیەکان ئەڵێم نەک قەزایەکان شەرعێتی مابێ سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی وەزیران کاربەڕێکردن پەرلەمان شەرعێتی تەواوی هەیە بە ئیعترافی برایانی سەدر خۆشیان ئەم موسسەیە کە شەرعێتی ئێستا هەڵێوشێنیتەوە ئەچی بۆ انتخاباتی پێشوەخت لەبەرچی چی چاوەڕوانەکرێ لە انتخاباتی پێشوەخت یعنی ئەوەی 73 کورسیە بۆ کوبرایانی سەدر ئەبێ بە 150 کورسی نه ڕەنگە بێ بە 60 کورسی ڕەنگە بێ بە 80 کورسی 85 کورسی چی ئەگۆڕە چی شتێکی جەوهەری ئەگۆڕە لەم بابەتە باشە ئەگەر ئەوەمان یەکلا کردەوە بەس ئەکیڵە پێگەی لایەنە سیاسیەکانی تر زیان ناکە ئەی ئەگەر شتێک ڕوویدا لە کاتی هەڵبژاردنە وای کرد کە دەرەنجامەکان قبول نەکرێن دوایەوە ئەم موسسە شەرعیش ئێستا هەمانە ئەوش لە دەستە دەین ئەکەوینە فەراغی تەواو ئەکەوینە فەوزای تەواو کێو کاتە تەحملی مەسئولیەتی ئەم میلەتەکە ئەم میلەتە ئێستا نانی ئەوێ ئاوی ئەوێ خزمەتگوزاری ئەوێ ئەم بوجەی ئەوێ تەعین بوون و دامەزراندنی ئەوێ خزمەتگوزاری ئەوێ بەڵام لە هەمان کاتا دژایەتی چاکسازی ئەوێ دژایەتی گەندەڵی ئەوێ زۆر سپاس ئەم داخوازیانە هەمووی پێویستن هەمووی منطقن بخرێنە چوارچێوەی دەستور یاسا قانون ممکن و واقع بەس بەڵێ سپاس بۆ موسەننا ئامین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس